إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل وسلم وزد وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بەڕێزان لە زنجیرە باسەکانی ئادابە شەرعیەکان، ئەمڕۆ باسی ئەدەبی سێیەممانەکەین، ئەویش ئەدەبە لەگەڵ ئەسحابەکانی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم. ئەدەب لەگەڵ ئەسحابە خۆیان لێ ڕازی بێت یەکێکە لە بنەماسەرەکیەکانی ئەهلی سنەت و جەماعەت، چونکە ئەسحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵگری شریعەتی ئیسلام بوون بۆ ئێمە. ئەوان قورئان و سنەتیان بۆ ئێمە نەقڵ کردووە، یعنی ئەوان قورئان و سنەتیان گەیاندۆتە ئێمە. ئەم دینەی کە ئێستا گەیشتۆتە ئێمە بە پاکی بە جوانی لە ڕێگای ئەسحابەکانی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم، یعنی یەکەم دەستی ئەوانە. بۆیە دوژمنان زۆر هەوڵ ئەدەن لە یەکەم دەست کە ئیسلامی نەقڵ کردووە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بۆ ئێمە. لەبەرەوە ئەبێ زۆر بە وریاییەوە معاملە لەگەڵ ئەسحابەکانی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم. کەوابوو قسەکردن لەسەر ئەدەب لەگەڵ ئەسحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەروە شتێک نییە و بڵێ مەجلیسی پێگەرمەکەین، بەڵکو کرۆکی عەقیدە و مەنهەج و بەرنامەی ئیسلام ئەسحابەکانی پێغەمبەرە و ئەدەب لەگەڵ ئەسحابەکانی پێغەمبەرە. با سەرەتا بزانین ئەسحابە کێیە. ئەسحابە ئەوکو زانایان پێناسەیان کردووە هەموو ئەوانن کە پێغەمبەریان بینیوە، ئیمانیان پێی هێناوە، یعنی لە کاتی بینیانە ئیمانیان بە پێغەمبەر هێناوە و لەسەر ئیسلامیش مردوون. فەزڵی ئەسحابە لە قورئانی پیرۆزە چەندین ئاەت باسی فەزڵی سەحابە ئەکا. با عەرزتانی بکەم هەندێکی تا بزانن سەحابە چەند گەورەیە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە سورەتی ئەتەوبە ئاەتی 100 ئەفەرمێ: والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه. چیتیان ئاەتێتە ئەو ئەسحابە بەڕێزانە لە مهاجرین و لە ئەنسار، ئەوانەی لە سەرەتاوە پێش هەموو خەڵکاتنە ناو ئیسلامەوە و ئەوانەشی کە شوێنی ئەوان کەوتون بە چاکی، خوای تەعالا لێیان ڕازی بووە و ئەوانیش لە خوا ڕازیە، ئەوانیش لە خوا ڕازیە، یعنی خوا ڕازیانەکا لە قیامەت. لە سورەتی ئەلفتح ئاەتی 29 خوای تەعالا باسی ئەومان بۆکە کە چۆن باسی پێغەمبەر کراوە صلی الله عليه وسلم لە ئاینەکانی ترا، لە دینەکانی ترا. ئەفەرمێ: محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم. يعني تماشاکە چۆن مەسفی ئەسحابەکانەکە، ئەوانەی لەگەڵ پێغەمبەران صلی الله عليه وسلم بەرامبەر بە کافرەکان توندن، بەرامبەر بە یەکتریش زۆر بە بەزەی و ڕەحم. لە سورەتی ئەلفتح ئاەتی 18 ئەفەرمێ خوای پەروەردگار: لقد رضي الله عن المؤمنين إذ يبايعونك تحت الشجرة. خوای تەعالا لەو ئیماندارانە ڕازی بوو کە لە ژێر دارەکەیە پەیمان و عەهدیان بە تۆدا ئەی پێغەمبەری خوا، خوا لێیان ڕازی بوو. ئەوانە 1400 سەحابە بوون، کۆمەڵێکیانیش ئافرەت بوون. کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چوو عومرە بکا لە ساڵی 6 کۆچی لە حودەیبیە، کاتێک کە کافرەکان ڕێیان لیان گرت کە بچنە ناو مەکەوە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەفدێکی نار
بۆ ئەوەی مفەوزات بکە لەگەڵ مشریکەکانە ئیمامی عوسمان ڕۆیشت دوایی خەبەر بە درۆ گەیشتە مسلمانان وتیان وەڵا عوسمانیان شەهید کردووە لەوێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەیعەتی لە مسلمانان وەرگرت بەیعەتی مەرگ یعنی هەر هەمویان بکوژرێن لەو شوێنە 1400 کەس بوون یەک کەسیان نەبێ بەیعەتی نەدا هەر 1400 کە بەیعەتیان داوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوای تعالی فەرمی خوا لە هەر هەمویان ڕازی حتى هەنێک ئەڵێن تانە لە ئیمام عوسمانە دەن ئەڵێ آخر عوسمان لەناو ئەوانەیە نەبوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوای ئەوەی 1400 کەسەکە بەیعەتی دا خۆی دەستی خۆی خستە سەر ئەم دەسەکەی تری و فەرمووی ئەمەش لە جیاتی عوسمان فەرمووی ئەمەشیان لە جیاتی عوسمان یعنی دەستی خۆی کردە نوێنەری عوسمان ئەمە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم طبعا ئاەتی تریش هەیە بابەتەکەی ئێمە بەسمان گەورەی ئەوان بزانن لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا ئەفەرمێ باشترین قەڕنی منە پاشان ئەوانەی لە پاش من دێن پاشان ئەوانەی لە پاش من دێن باشترین چرخی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوی و ئەصحابەکان پاشان ئەوانەی کە لە دوای ئەوان دێن پاشان ئەوانەی کە لە دوای ئەوان دێن کە پیانەوەتن سەلەفی صالح پێشینە پیاو چاکەکانی ئومەتی ئیسلام لە حەدیثێکی ترا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ کەس بە کەم و کورتی تەماشای سەحابەکانی پێغەمبەر نەکات خوا نەخواست زوان درێژی بکەنە سەریان فوالذي نفسي بيده بو ذاتي كنفسي مني بدستا الله لو أن أحدكم أنفق مثل أحد ذهبا ما بلغ مد أحدهم ولا نصيفه بو ذاتي نفسي مني بدستا أجر كسي لإيوا بقدر كيوي أحد آلتون ببخشي لبيناوي خوايا ناقاتا مشتيك لأصحابكاني يعني وي مشتيكي اتباكس خوافنا من دابي أدبي برانبر أصحابكان نكا بۆیە پێویستە لەسەر ئێمە سەحابەکانی پێغەمبەرمان خۆش بێت و دۆسایەتیمان بۆیان هەبێ پێغەمبەری خۆشەویست ئەفەرمێ لا يحبهم إلا مؤمن ولا يبغضهم إلا منافق هەر کەسێ خۆشیانی بێ ئیماندارە هەر کەسێ قینی لێیان بێ خوا پەنامەمدا منافق و دوڕووە ئەگەر چێمە دەربارەی ئەنسار دابەزی بە تەئکید مهاجرین ئەولاترن خوا پەنامەمدا زوانمان بگرین لەوەی کە هەندێک کێشە هەبووە لە ناوان سەحابەیە قسەی تیان نەکەین منهەجی ئەهلی سنەت و جەماعەت ئەوەیە کە هەر کێشەیەک هەبوو بێ لەو زەمانە ئەوانە مجتەهید بوون ئەوەی کە پێکاوێتی دوو ئەجری هەیە ئەوەی نەی پێکابێ ئەجرێکی هەر هەیە بۆیە زمانی خۆمان ئەپارێزین و ئەو دوعایە ئەکەین کە خوای تەعالی فێرمانەکە لە سوورەتی الحەشر ئایەتی 10 والذين جاءوا من بعدهم يعني ئێمە کە لە دوای سەحابەکان دین ئەڵێن چی يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان فلمن خشبوا لو برانا من خشبا كبيشي إما كوتن لإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا خوايا لنا وظلمنا حج غلو قين برانبر إيمان داران ما يلا أبي صحابة قدران بزانين وكو خوان وأفضل صحابة شخوشة يسكانا بو معلومات أبو بكر الصديق هاشان عمر هاشان عثمان هاشان علي أو أنا بيانا وتري خلفاء راشدين كبيغمري خاص صلى الله عليه وسلم أفرمي عليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين المهديين من بعدي دز بقرنا السنة منه سنتي أو خليفة الراشدين أنيك لدواي من دين أو أنيك الريبشان دراون أبي إنسان دز بسنتك أنا وبقري ودعايا بوبكين كم ترين دعاء وينا وصحابة برابلين رضي الله عنهم خوايا للرازي به حتى علماء أهل السنة والجماعة رضي الله عنهم تايبتي عن كذب الصحابة إيسانا وخم أنا هنا هركس يتيري لبيشينان يجي رحمة الرزاء خواي لي به يعني الرزاء ورحمة خواي لي به وغلطها رزاء بس تنهابوا أصحابه بو إمام شافعينية بو إمام أمانة دواي أوانهات أمانة علين خوان رحميان بيبكى رحمتي خوان لي به خواليان قوش به بلان بو أصحاب علين رضي الله عنهم بو إجابة بنا ولا أمتي إسلام أما شعاري أهلي دروش من أهلي السنة جماعية طبعا لما قشت من بعام كم يكمان نبي الله منهج أهلي السنة جماعتي أنا قايش من راسك خوان إما علين السنين لسر باز الراس كيف يغمرين صلى الله عليه وسلم بس زور بما العقيدة كتي أنا قايش من راسي غلط زوركين يعني أو انحرافاتاني كهي درباري الصحابة ومالك صحابيان همو كافر كتن هات شو عارفين جي كان
پەنامان بدە. کۆمەڵێک زیادە ڕەویان کرد لە ئەهل البەیتە و لە بڕێک لە ئەهل البەیتە، ئیمامی عەلی و حوسەین و حەسەن و فاتیمە و چوار پێنج کەسێک، جابری کوڕی عەبدوڵڵاه و میقداد و یعنی عەمار و چوار پێنجێکن، تەوا هەر ئەمانە ئیسلامن، ئەو باقیەکانکەشی هەڵگەڕیانەوە لە ئیسلام. ئەمانە ئەم نەکبەتانە ئاوا زیادە ڕەویان کرد. لە بەرامبەر ئەمانەشە کۆمەڵێک دروست بوون پیان وترا نەواسب، ئەوەش ئالوبەیتی پێغەمبەریان زەرب سفر کرد. طبعا خوا پەنامان بدە ئێمە ئەهلی سونە و جەماعە بۆیە پێمانەوتری ئەهلی حەق، چونکە ئێمە لە ناو ڕاستەکە ماینەوە. ئێمە سەحابەی پێغەمبەرمان هەر هەمووی خۆشەوێ و بە ئیمانیشی ئەزانین سەڵاوات لەسەر پێغەمبەر و ئال و پێغەمبەری ئالی پێغەمبەر بدەین لە گشت نوێژەکە و لە گشت تەحیاتێکە کە ئەیخوێنین. ئێمە ئێژین اللهم صل على محمد وعلى آل محمد. يعني أهل سنة وجماعة بوشيون كلا بيني أون، يعني نخوا بنام مدا آوا نش آوا بلكو أهل سنة وجماعة أمو الصحابة كان ينخوش به وأدبيان هي وداواي أوا كان خواليان رازي به وزماني خوان أجرن خوان خواز تانية للصحابة يبدن يان بكميان تماشا بكن. ئەمەیە منهەجی ئێمە بەڕێزان، جا زۆر گرنگە ئێمە منهەجی خۆمان بناسین، بەرنامەی خۆمان بناسین و ئاگامان لە زمانی خۆمان بێ و هەر قەناتێکیش یان هەر کەناڵێک یان هەر کەسایەتیەک لە شەئنی ئەصحابەکانی پێغەمبەری کەم کردەوە یەکسەر پەنجەیەکی پیا بنەوە هەتا ما تەماشای مەکە. ئەم کەناڵانە هەمووی تەشویش دروستەکەن بەرامبەر بە ئیسلام، بە تایبەت لە مانگی ڕەمەزانە. جا ئاگاتان لە خۆتان بێ و خوای پەروەردگار بخاتن ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکا و هیدایەتمان بدا و دامەزراوان بکات لەسەر ڕێگای حەق. ئامین ئامین.